یەک ساڵ بەسەر تەقینەوەکەی بەنداوی بەیروت تێدەپەڕێت. لە دوای ڕووداوەش دۆخی لوبنان بەرەواڵۆزی زیاتر چووە. لە ڕووی گوزارانیشەوە هاوڵاتیان بە قەیرانێکی سەختدا تێدەپەڕن. لە چواریەبی ساڵی 2020 ڕابردوو گەورەترین تەقینەوەی ناوەتۆمی جیهان لە بەندەری بەیروتی پایتەختی لوبنان ڕوویدا و لە ئەنجامی تەقینەوەی 550 تەن مادەی نیتراتی ئەلەمنیۆم کە لە ساڵی 2013ەوە بە شێوەیەکی ناتەندروست و نابوونی هیچ خۆپارێزیەک لە یەکێک لە عەمبارەکاندا خەزم کرابوو. تاقینەوەکە بووە هۆی گیان لەدەستدانی 216 کەس و 6500 کەسیش بریندار بوون و لەگەڵ زیان گەیاندن بە 73,000 شوێنی نیشتەجێبوون و 9200 باڵەخانە. لە ئەکامیشدا 300,000 کەس دەربەدەر بوون و 70,000 کەس ئیشوکاریان لەدەستدا. زیانیش بە 163 قوتابخانە و بنکەی فێربوون کەوت لەگەڵ 106 بنکەی تەندروستی کە 6یان نەخۆشخانە بوون و 20 دیکەش کلینکی پزیشکی بوون. پەیمانگەی ئەمریکی جیۆلۆجی ڕایگەاند بەهێزی تەقینەوەکە یەکسان بووە بە بوومەلەرزەیەک بە گوڕی 3.3 بۆ 4.5 پلە لەسەر پێوەری ڕێختەر. خەڵکی قوبرۆس هەستیان پێکردبوو سەرەڕای ئەوەی دووری نێوانیان دەگاتە نزیکەی 260 کیلۆمەتر. بەهۆی ئەو ڕووداوەوە هێشتا دۆخی دەرونی دانیشتوانی بەیروت ئاسایی نەبووتەوە و تا ئێستاش بەشێکیان بەدەست شڵەژانی دەرونی و نائارامی و نەمانی ئارەزوی خواردن و هەروەها ئارەقکردنەوە و بیرچوونەوە و چەندین دیاردەی تر دەناڵێنن لە ئاکامی و شۆکەی دەنگی تاقینەوەکە بەسەریدا هێناون. لە دوای ئەو ڕووداوە حکوومەتی لوبنان پەیمانیدا لە ماوەی 5 ڕۆژدا لێکۆڵینەوە بکات و ئەنجامەکەی بۆ هاوڵاتیان ئاشکرا بکات. بەڵام دوای یەک ساڵ لەو ڕووداوە نەک تەنها هۆکاری تەقینەوەکە و لایەنی تاوانبار ئاشکرا نەکراوە، بەڵکو هێشتا دیمەنەکان و بەندەرەکە وەک خۆی ماوەتەوە و گۆڕانی بەسەردا نهاتووە. لە دوای ساڵێک لە تەقینەوەکە سەرەڕای هەوڵی چەند ڕێکخراوێکی نێودەوڵەتی بۆ بەدواداچوون و ئاشکراکردنی هۆکاری ڕاستەقینەی ڕووداوەکە و ئەو دەستەی لە پشتیەوە بووە، بەڵام ئەوان دەڵێن دەسەڵاتی لوبنان ڕێگرا لەو هەوڵانە. هەرچەندە تا ئێستا کەس بە فەرمی تۆمەتبار نەکراوە، بەڵام پەنجەی تاوان ئاڕاستی حیزبوڵای لوبنانی دەکرێت کە تێوەگلا بێت لەو ڕووداوە. بەشێکیش لە تۆمەتباران پارێزبەندیان هەیە و دادگا ناتوانێت لێکۆڵینەوەیان لەگەڵ بکات. لەو بارەیەوە ڕێکخراوی هیومان ڕایتس وۆچ ڕاپۆرتێکی 126 لاپەڕەی لەسەر کەم تەرخەمی و بێباکی بەرپرسانی حکومی و سیاسی و ئەمنی بڵاو کردەوە لە هەڵگرتنی ئەو مادە مەترسیدارە. داواشی لە نەتەوە یەکگرتوەکان کردووە سزای بەرپرسانی لوبنان بدات و هەستێت بە ئەنجامدانی لێکۆڵینەوەیەکی سەربەخۆ لە ڕووداوەکە.